بڕیاری کە لەلایەن وەزیری سەرۆکوەزیرانی بەریتانیاوە ڕیشی سوناک دراوە کە وا بڕیارە کۆچبەرانی نایاسایی یاخود ئەو کۆچبەرانی کە لە ڕێگەی بەلەم و یەختەوە لە بەریتانیا هەن مافی مانەوەیان نەبێت و ڕەوانەی یاخود دیپۆر دەکرێتەوە بۆ ڕواندا یاخود شوێنی نیشتەجێبوونی خۆیان و هەر لە چوارچێوەی ئەم هەوڵانەدا بابەتێکی دیکە هەیە کە بڕیارە ڕۆژی سێشەمە واتە سبەی کۆمەڵێک یاسا تایبەت بە کۆچبەران لە وڵاتە بوونیان هەبێت تایبەت بەم بابەتە نزار وەیس پارێزەر و شارەزا لە بواری پەنابەران ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت لە بەریتانیاوە. کاک نزار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دیارە بەپێی ئەو بڕیارانەی هەیە کە ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا باسی لەوە کردووە لەو کۆنگرەی کە دوێنێ یاخود لەو لێدوانی کە دوێنێ داوێتی کە کۆچبەران بە شێوەی نایاسایی لە وڵاتەکەیان بێت ئەو کاتە ڕێگەی مانەوەی پێنادێت و مافی پەنابەرێتیان پێنادرێت. بۆ چوونی بەڕێستان یاخود لێ کاردانەوەکان لەسەر ئەم بڕیارە چی دەبێت لە بەریتانیا لەسەر پەنابەران و کۆچبەران؟ سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بەرنامە و سڵاو و ڕێزم بۆ تەواوی بینەران و کارمەندانی کورسان. بەڕاستی ئەمە یەکەم جار نییە کە حکوومەتی بەریتانیا و دەسەڵاتە جیاوازەکانیان یا با بڵێن سەرۆکوەزیرانە جیاوازەکانیان بابەتی پەنابەری بکەنە بابەتێکی گەرم و باسی ناو سیاست. هەڵبەتە سەرۆکوەزیرانی ئەم جارش پەنای بردۆتە بەر ڕیفۆرمی یاسای پەنابەری کە بابەتێکی گەرم و بابەتێکە کە بۆ هەڵبژاردنەکان کاریگەری خۆی ئەبێت لەسەر ڕاکێشانی دڵی دەنگدەران بەلای هەر حیزبێک کە بێتە ناو دەسەڵاتەوە. بەڵێ کەواتە ئەم بابەتە زیاتر ئەوەندەی پەیوەندی بە سیاستەوە هەیە لە بەریتانیا هۆدکارێکی دیکەی هەیە یاخود بابەتەکە بە دیاریکراوی سیاستکردنە لە بەریتانیا؟ هەڵبەتە بە دڵنیاییەوە هۆکارێکی دیکەی لە پشتەوەیە ئەویش وەک پێمتی ڕیفۆرمی یاسای پەنابەریە کە ڕیشی سوناک لەم ڕیفۆرمەیە ئەوێت 5 ئامانجی سەرەکی بپێشێ کە ئەوانیش یەکەمیان بریتیە لە نەهێشتنی دیاردەی پەڕینەوەی پەنابەران لە ڕێی بەلەمی بچووکەوە لە ڕێی نۆکەندی ئینگلیزەوە. دووەمیان زیادکردنی ژمارەی ئەو کەسانەی کە بڕیار لەسەر کەیسی پەنابەرانەیەن کە پێیان ئەڵێن کەیس وەرکەر کە مۆزەفی هۆمۆفیسن. سێهەم ئەیانەوێت ڕێکاری تونوتیش بگرنە بەر بۆ دەست بە سەراگرتنی پەنابەران کە بە نایاسایی ئیشەکەن لە شوێنی ئیشەکان و سزادانی خاوەن ئیشەکان. چوارەمیش ئەیەوێت کە ئیتر پەنابەر نەباتە ئوتێل چونکە بۆتە جێگای ڕخنەی خەڵک و هەروەها دەستگا حکومیەکانی تر لە باتی ئەوە بیان باتە شوێنەکانی تری وەکو کامپی سیاحەت هەیە کە کەرەبانەی تایە و ئێستا بەکارنایەت بیان بانە ئەوێ و یاخود بیان بنە مەعسکەرە کۆنەکان و یاخود بیان بنە ئەو هۆڵ و شوێنانەی کە پێشووتر زانکۆ بەکاری هێناون ئێستا بەکاریان ناهێنن. پێنجەم ئامانجی ڕیشی سوناک لەمەیە پەیوەندیکردنە لەگە وڵاتی سێهم و یاخود ئەو وڵاتانەی کە پەنابەرانی لێ هاتووە کە بتوانێت ڕێکارێک بکرێت کە پەنابەران بنێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی. هەڵبەتە ئەم 5 ئامانجەشی ئەوەیە کە ئەم سەرۆکوەزیرانەی ئێستا بەدەنگی خەڵک نهاتۆتە سەر دەسەڵات بەڵکو بەدەنگی لە ئاڵوگۆڕێکی دەسەڵاتە لە بینی سەرۆکوەزیرانی پێشوو دەسەڵاتی گرتە دەست بەدەنگی ئەندامانی حیزبەکەی. بۆیە ئەوێت کە دەنگی دەنگدەران بەلای خۆیان ڕاکێشێ و وەک وتم ئەم بابەتە بابەتێکی گەرمە بۆ هەڵبژاردنیایی. باشە کاک نزار لەم ڕیفۆرمە یاسایەدا بە دیاریکراوی چارەنووسی کۆچبەران لە بەریتانیا بەکوێ دەگات؟ هەڵبەتە چارەنووسی کۆچبەران هێشتا نادیارە لەبەرەوەی ئەم بڕیارە ڕوبەڕووی دژایەتی یاسایی ئەبێتەوە ڕوبەڕووی هەموو مناقەشەی ئەو ڕێکخرا و ئەو کەسە شارەزایانە ئەبێتەوە لە بوارەکانی یاسای پەنابەری لە بوارەکانی تری یاسایە. لەبەر ئەوەی خۆی لە خۆیدا ڕیشی سوناک کە ئەوەیە ئەم بڕیارە کە قەرارە بەیانی بیخاتە بەردەم پەرلەمان تۆ ناتوانانی بێ کەسانێک کە بێنە ئەم وڵاتەوە داوای پەنابەری بکەن تێ هەڵکێشی گەی لەگەڵ یاسای تاوانە خۆی لە خۆیان ئەمە یەکتری ناگرێتەوە. بۆچی یەکتری ناگرێتەوە؟ لەبەرەوەی یاسای پەنابەری یاسایەکە بۆ خزمەتی مرۆڤایەتی، یاسای تاوانیش یاسایەکە کە تۆ سزای تاوانبارانی پێی. من باوەڕ ناکەم کە یەکێک بێتە ئەم وڵاتەوە داوای پەنابەری بکاتۆ سزای بی یا هەر لە ڕووی یاساوە جێی ڕەخنە و جێی گومانێکی زۆرە کە تۆ ناتوانانی 3 مانگ پەنابەرێک بکەیتە ناو
سجنەوە هەتاوەکو ڕۆژی مەحکەمەکەی کەیسەکەی لە لای یەکلاییکەیتەوە لەلایەکەوە کە کەسێک تاوانەکە بە هەموو ئەگەر تاوانێکی گەورەشی کرد بێت تەنها تۆ ئەتوانی بۆ 24 سعات یا ئەگەر لە تاوانە گەورەکانی شابێتوانی بۆ 28 ڕۆژ سجنیکەی هەتاوەکو ڕۆژی مەحکەمەکەیت. بەڵێ کاگنزار بە دیاریکراوی ئەو یاسایی کە باس لە مافی پەنابەران ئەکات و وا بڕیارە سپەی با بڵێن کار لەسەر ئەو یاسای خودت ئەو یاسایە لە پەرلەمان کاری لەسەر بکرێت بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوانێ بڕگە و بابەتەکانی چین؟ وەک پێم وتی لە سەرەتاوە 5 بڕگەی تایبەتیە کە ئەگەر بێت و ئەو یاسایە پەرلەمان قبوڵیکە ئەو 5 هەنگاوەی ڕیشی سوناکە ئامانجی ئەو یاسایە ئەوەیە و هەروەها بە تاوانبار ناساندنی ئەو کەسانەی کە بە قاچاق یەن ئەم وڵاتەوە. بەڵام ئەمەش وەک پێم وتی هەروە قەرارێکی ئاسان نابێت هەروەکو قەراری ڕواننداکە هەتاوەکو ئەچێتە قۆناغی جێبەجێکردنەوە هەڵبەتە کاتی ئەوێت لەبەر ئەوەی ئامانجەکانی باش ناپێکێت تۆ 140,000 کەیسی دانراو هەیە هەتاوەکو ئێستا ئەو کەیسانە یەکلایی نەکراونەتەوە لە لایەکی ترەوە ئەم ئەوێت بێوێ ئەم بەم هەنگاوانەی ڕێژەی سەریعەتی با بڵێن خێراکردنی ئەنجامەکانی پەنابەران بۆ جواب بوو بۆ کەیسەکانیان خێراتر بکات تۆ ڕێی تێ ناچێت تۆ لەو لا نزیکەی 140,000 کەیسی داخراوە هەیە لەم لاوە نزیکەی 45,000 کەس هاتۆتە ئەم وڵاتەوە لە بینی ساڵەکانی 2021 بۆ 2022 و هەروەهامە لەلایەکی ترەوە نزیکەی 12,826 کەیس لەلایەن هۆمۆفیسەوە یەکلایی بۆتەوە لە مانگی 2021 هەتاوەکو مانگی 3 2022 کە بیان نێرنەوە بە وڵاتەکانی خۆیان هەتاوەکو ئێستا 86 کەسیان لەو کەسانە ناردۆتەوە کە ئەمەش خۆیان لە خۆیانە قەرارێک دەرەکەن جێبەجێی ناکەن یان سستی پێوە دیارە ئەبێتە جێگای ڕەخنەکەواتە ئەم قەرارەشیان هەتا ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کاتی ئەوێت و بە چەند قۆناغی کاتەیە بڕێت. بەڵێ کاگنزار بەپێی ئەو بڕیارانەی کە هەیە هەر پەنابەرێک ئەگەر لە بەریتانیا نایاسایی بێت دەگەڕێنرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی یاخود بۆ ڕواندا لەمڕۆ چۆن کار دەکرێت؟ هەڵبەتە ئامانجیان هەیە وەک پێمتی یەکێک لە خاڵەکانی تریانەوەی پەیوەندی دروستکە لەگە وڵاتی سێمە وڵاتی سێم ئەگەر ئەم حکوومەتە پەیوەندی نەبێت لە وڵاتی یەکەمی ئەو پەنابەرەی کە لێ هاتووە یا وڵاتەکەی جێی گومان بێ یا ئایدیەکی پێ نەبێت کە خۆی بناسێنێ خەڵکی ئەو وڵاتەیە هەڵبەتە پەیوەندی ئەەکەن بە وڵاتەوە کە گەشتۆتێ وەکو وڵاتێکی ئەوروپی کە ئەڵێ وایە داوای پەنابەری بکردایە ئەگەر ئەوەش نەبێ ئەمان ئەڵێن ئەیان نێرین بۆ ڕواندا بەڵام ئەمەش وەک پێم وتی ڕوبەڕووی عرف و عادات و مناقەشەی ڕێکخراوە مرۆییەکانە بێتەوە مناقەشەی یاساییە بێتەوە بۆیە هەروە کارێکی ئاسان نابێ بوو. کاک دەسار هەڵبەتە تا ئەم دقەیە با بڵێن هیچ کاردانەوەیەکی ڕێکخراوەکانی تایبەت بە کۆچبەران و پەنابەران یاخودە و کەسانی کە لە ڕووی یاساییەوە کار لە یاساکانی کۆچبەران و پەنابەران دەکەنەوە ڕوبەڕووی هیچ ڕەخنەیەک بۆتەوە بە تایبەتر لە دوێنێەوە و کەوا بڕیارە سپەی ئەم ڕیفۆرمە یاساییە دەنگی لەسەر بدرێت؟ وەک ئاماژەم پێکرێت بەڵێ ڕوبەڕووی ڕەخنە و گلەیی بێتەوە لەلایەن ڕێکخراوە مرۆڤاییەکانەوە لەلایەن ڕێکخراوەکانی کە داکەوتی لە مافی پەنابەران و مافی مرۆڤەکەن هەڵبەتە هۆکارەکەشی ئەوەیە وەک پێمتی تۆ ناتوانانی کەسێک کە بێتە ئەم وڵاتەوە داوای پەنابەری لە تۆ بکە بە کەسێکی تاوانباری لە قەڵەم بی لە ڕووی یاساییەوە تۆ ناتوانانی یاسای تاوان و یاسای مرۆڤایەتی تێکەڵ بە یەکتری بکەیت بۆیە من دڵنیام ڕوبەڕووی ڕەخنەیەکی زۆرە بێتەوە دەرەنجامەکەشی ئەبێ چاوەڕێقی بزانین دەرەنجامەکەی چۆنە بێت. بەڵێ کاک نزار بە دیاریکراوی ئەگەر باس لە کوردەکان بکەین لە بەریتانیا چارەنووسی ئەوان چۆنە بێت لەسەر ئەم یاسا و بڕیارانە؟ هەڵبەتە هەموو بڕیارێکی خراپ چارەنووسی کەسێکە خاتە مەترسیەوە ئەگەر نەشی خاتە مەترسیەوە ئەی خاتە قەلەقیەوە تەسیری ئەبێت بۆ سەر ئەو پەنابەرانە بەڵام بەعام قسە بکەین هەتا ئێستا هیچ شتێک نەبووە تا خەڵک چارەنووسی خەڵک دیاریکەین ئەبێ چاوەڕێ بکەین ئەم قەرارە هێشتا دەرنەچوە ببی خاتە پەرلەمانەوە دەنگی لەسەر بدرێت لێ قۆڵینەوەی لەسەر بکرێت بۆیە باوەڕ ناتوانم لەمەیە ئەسا پێ وڵم چارەنووسی ئەم کوردانە چییە یا چارەنووسی پەنابەرانی چییە بەس بەعام بە جیاوازی لەگەڵ ساڵەکانی پێشووە خزمەتکردنی پەنابەران کەمترە
ئەو پرۆژانەی کە زیو بۆ ئێمە جێگیر بوو پێشکەشی ئێمە ئەکرا و خزمەتانە ئێسا بۆ پەنابەران کەمترە سەرباری ئەوەش ئەم زوو ئەم بڕیارانە دەرەکەن و چارەنووسی پەنابەر دیار نابێ ئەیان خەنە حاڵەتێکی ناخۆشەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ نزاروەیس پارێزەر و شارەزا لە کاروباری پەنابەران دووبارە سپاس ڕۆژێکی خۆش.